ناو خود مازن و دلوان افروکم وکی تیمی پارێزەرێت چالاکوان و ڕۆژنامەوانێت با دینان ڕابوویم تەمیزکردنا ئەوێ قەرارا دادگەها جونحا دەشتە هەولێری کەس نەزاندای در حق بەردانا مەرج یا بێژین ئیفراشەرتی یا وان پێنج چالاکوانێت دەڤەرا شێلاتزێ ئەوێت کو هاتینە زیندانی کردن بەداخەوە مانگا شەش وەرە مە ئەف داخوازیە پێشکەشی دادگەهەی کردبی کو بهێنە بەردان مەرج بەداخەوە ئەو گیرروکردن و دەستکردنە گەلمە و گەل دادگەهێ و گەل ئەوان چالاکوانە بەداخەوە شەشی نە دادگەهە جونحا کەس نەزان یا دەشتە هەولێرێ بڕیاردا بە ڕەتکردنا ئەوێ داخوازیە وان چالاکوانە و شمولناکەن کو ئیفراشەرتیە بەداخەوە ژی دادگەهێ استناد سر قراره که کلیکا و قراره که ارهابیه ارهاب جی قانون که تایبت خو هی و اوجی گوره ماده یک یا 21 یا جماره 21 سال 2003 هاتینه حکم کردن یعنی حکم وانا و قانون په هاتینه زندانی کردن گله و قانون کو دادگاه دشت هەولێری کەس نەزان ئیستینا سەرکردی دوو قانونی لێک جودانە جبەر هەندێ مەدید کو ئەvە غەدرێک مازنە لڤان چالاکوانا تێتەکردن وان ڕۆژنامەوانە تێتەکردن ئەڤروکەوەکی تیمێ پارێزەران ئەمڕۆ بوویمە لایحەکە تەمیزی تەقدیمی دادگەها جینایەتە هەولێرێ بصیفەتی تەمیزی کرد هیویدارم ئەو دادگەهەژی دادگەها جینایەتە ئەوێ خەلەت یا دادگەها جونحی کەفتیەتی دا چارەسەر کەت و ئەوان چالاکوانا بەردەدن مرج